تۆری دومی پرۆگرامەکەمانەکەین و تۆری کۆتایی پرۆگرامە لەم تۆرە وەک لە سەرتا ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ 33 ساڵ بەسەر ڕاپەڕی نەبەزنەکەی شاری هەولێرە تێپەڕە بێت و باز لە ڕۆڵی ڕاگەاندنەکەین بە شێوەیەکی گشتی لەو کاتەیە ڕۆڵی ڕاگەاندنەکان چۆن بووە لە کاتی ڕاپەڕینەکانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەمیر نامیق بەشداربووی ڕاپەڕین و هەروە پسپۆڕی میدیاکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندان دکتۆر سڵاوی لەبێت بانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. باش دکتۆر. بەنتا باش سڵاو سپاس بۆ ئێوەی ئەزیز. زۆر سپاس. دکتۆر پێش ئەوەی کە باس لە ڕۆڵی ڕاگەاندن بکەین لە ڕاپەڕینەکە پێم خۆشە سەرەتا باسێک لە ڕاپەڕینەکە بکەیت وەک بەشداربوویەکی ڕاپەڕین چۆن دەستی پێکرد و دۆخ و گوزەرانی و ژیانی هاوڵاتیان ئەو کاتە چۆن بووە تا پێش ڕاپەڕین چۆن بووی تر دوای ڕاپەڕین چی لێ هات؟ دەستخۆش پرسیارەکەت لە شوێنی خۆیتی سەرتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و شاری هەولێری ئازیز و کە سوکای سەربەرز شەهیدان لە حاجی ئۆمران تا دەگاتە قەزای بەخموری خۆشەویست دەکەم کە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی گەلی کوردستان بۆ یەکەمین جار بوو لە کوردستان لەم پارچەی کوردستان تا دەگاتە نزیکی سیستەچێ هەمبرینی زۆربەی زۆری شار و شارۆچکامەکە کۆچی قودسی کوردستانەوە ئازاد کرا. دیارە من بەر لۆی باسی مێدیا بکەم ئازادکردنی شارەکان و لەو نێوەندەشدا شاری هەولێر ئاسان نەبوو لەبەرەوەی شاری هەولێر هێزێکی یەکجار زۆر و بێشمار لە هەولێر هەبوو فەیلقی عسکەری لێبوو چەندین فەقەی سەربارزی لێبوو منزوبەی ئستخباراتی شیمالی و ئەمنی شیمالی و فەرعی حزبی بەعسی شیمالی و دەیان دەستگای دابڵۆسێنەر و هێزی چەکداری لێبوو کە بەرنامەکەیان وا بوو لێرەوە ئینطلاق بکەن ئەگەر لە شوێنەکانی سەر هەڵدان ڕاپەڕین سەری هەڵداوە لێرە لەو بکەن ئەو ڕاپەڕینە بە پێویست نەکرێت سەرکەوتو بێ. بەڵام خۆشبەختانە هەولێر ئازاد کرا بە سەرپەرشتی کاک کۆسرەت و شانە سێدارەکانی بروسک و شاڵا و شانە ڕێخستنەکان لەو لەحزەیە کە ئەو بروسکەی ها لە باوکی ڕێناس و بۆ شانە چێکدارەکانی بروسک دەست بەکار بن هەولێر سەرتاپا بە ژن و زەلام و گەنج و ڕێخستن نهێنیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان و بە هەموو لایەک تواندرا ئەم شارە ئازاد بکرێت. ئەوی کە پێویستە بگوترێ ئەو کاتانەی دوای ئەنفال یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆی هەوو بۆ ئەو ئەگەرا بۆ قۆناغێکی کە دێتە پێش سوپای ڕزگاریگەری کوردستانی هەبوو کە سرێک و ڕێخستنێنەکانی هەبوو دوای شارەی چەکدار دامەزرێنرا ئەو ئامادەکارانی کرا بۆ ئەو بەرنامانە هەبوو. بەڵام خەڵکی کوردستان لە دۆخەکی زۆر ناهەموار دەژیا ڕژێمی بەعەس هەوڵی چڕینەوەی بۆرچی لە تەوایەتی خەڵکی کوردستان دەدا ئەنفالی کردبوو دێهاتەکانی ڕوخاندبوو ڕەشەکوژی کردبوو بە چیمایی لە خەڵکی کوردستاندا بوو هەمووی ئۆلگاکان کۆکرد بۆ ناوە مەجموعەیەکی لەگرت و لە گۆڕە بە کۆوەڵەکان بە بیانوی گول لە باران دەکردن و خێزانەکانی دەناردن بۆ جنوب و ئەوانە هەندێک ئەنفالی دەکردن لەوانە بر خۆشم بەخاو خێزانەوە ڕەوانی سەماوە کراین و براکەم شەید فاخر نامیق لەگەڵ چەند کەسێکی تر لە ساڵ 89 جیران و 25 و گول لە باران کران و ڕێمی کران لە ڕاپەڕین لە گۆڕە بە کۆمەڵەکان مەعمەلقیر تەرمەکانیان مانتۆسیەوە لەبەرەوەی خەڵک لە ناومێدێکی زۆر دەژیا ڕاپەڕین دڕی بەشەوە زەنجی ناومێدی و ڕۆژە سەختەکان داهێنا ڕاپەڕین وەرچەرخانێک بوو بۆ هەڵسانەوەی جارەشی گەلی کوردستان وەرچەرخانێک بوو بۆ ئەوەی هەمیشە گەلی کوردستان کۆڵ نادەوە بەردەوام دەبێت لە خەبات تێکۆشان و ئەرکەنەتەوەی نیشتیمانیەکان بە خوێنیش بێ هەوڵدەم کاتێک ئەو خاکە خاچی کوردستانە ئەبێ بەپارێزرێ. لەو نێوەندەشدا مێدیا زۆر ڕۆڵی بەرچاوی بینێ بە تایبەتی کەناڵەکانی ئەلامیەتی نیشتیمانی کوردستان. کاتە با ئەو بکەین بە پرسیارەکە لە کۆتا وەڵامی بەڕێستانەوە ڕۆڵی میدیا چی بوو لەو کاتەدا لە بەرپابوونی ڕاپەڕیندا؟ دیارە هەولێر ڕاپەڕینی هەولێر لە دوای ڕاپەڕینی سلێمانی ڕانیا کەرکووک لە دوای ئەمانەوە بوو ببوورێنی سلێمانی و ڕانیا بەڵام لەگەڵ ئەوەشدا سەرکەوتوانت لە هەولێر دەتوانرا کە ڕاپەڕین بە ئامانجی خۆی بگەێنرێت. دەمێت باسی ڕۆڵی ڕاگەاندنمان بۆ بکەی ڕۆڵی ئیزاعەکان و سەردەمەدا چۆن توانێتی کە ڕاپەڕین بەرپا بکات؟ ئازادکردنی هەر شار و شارۆچکەیەک پارێزگاکان لە ڕانی دەورازی ڕاپەڕینەوە بۆ شاری هەڵبەت و قوربانی سلێمانی بۆ هەولێر بۆ هەموو قەزا و نەحەکان بۆ کەرکووکی قودسی کوردستان هەمووی زۆڕەتێک بوو خاچی کوردستان بۆ پیرۆز بۆ جێگەی شانازی بوو. بەڵام ڕاگەیاندنی یەکێتی بە ئام مەسەڵەن بە تایبەتی ئیزگەی دەنجی گەلی کوردستان ئەو کاتە
زۆربەی زۆری ڕۆشنبیر و نووسەر و ئەدیبەکان ئەوانەی کە توانێت قەلەمیان هەبوو توانێت قسەکردنیان هەبوو و تەنانەت لە ڕۆژنامە با بڵێن ڕۆژنامە نووسەکانی شەرارە و ڕێبازی نوێژ ئەمانەش هەمووی دەستیان لە کەڕ هەگرت و هەمیان چوونە خزمەتی ئەم ڕادیۆیە. ئەم ڕادیۆیە سات بە سات لەگەڵ گەیشت نزیکبوونەوەی هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو بروسکە نهێنیانەی لە بینی پێشمەرگە و سەرکردایەتی هەبوو لەگەڵ شانە چەکدارەکان و ڕێخستە نهێنیەکان ڕادیۆی گەلی کوردستان بروسەکان لێوێ بڵاو دەکراوە هەڵمەتی با بڵێن چاڵەچەکان و ڕاپەڕین و ئازادکردنی شار و شارچەکان مژدەی ئازادکردنی هەر شار و شارچکەیەک لە ئیزگە دەنجی گەلی کوردستانەوە ڕادەگەیەندرا. لەبەرەوە ئەوە دەبوو هۆکاری ئەوەی کە گڕ و تیمونتین و حەماس بە شوێنی تر بداتن. وای لە هات ئەم ڕادیۆیە بەخشی بەرنامەکانی لە چەند سعاتێکەوە بۆ 24 سعات یان سەرەتا 15 سعات دوای 20 سعات و بۆ 24 سعات بەردەوام هەبوو. ئەوەی کە جێگەی با بڵێن باسەکە پێویستە بۆترێ دوو خاڵی زۆر گرنگ بوو لە هەر ناوچەیەک بە شێوەزاری ئەو ناوچەیە خۆتزانی ئێمە گەلی کوردستان کۆمەڵک شێوەزارمان هەیە بە شێوەزار بە کولتور ڕسەناتی ئەوێ بە هونەر و گۆرانیەکانی ئەوێ بۆ نمونە لە هەولێر و دەشتی هەولێر بە حەیران مەسەلەن ئەندە ناوچێت بە هۆڕەی جافایەتی هەروەها مەسە بۆ کەرکووک بە عەرەبی بە تورکی بە زمانی شیرینی کوردی بە هەموو ئەوانە بروسکە و پەخشی بەرنامەکان و هەواڵەکان باز دەکرا. خاڵی دووەم کە ئەوەی کە گرنگە یەکریزی گەلی کوردستان و تەبایی گەلی کوردستان و هەڵمەتی ڕاپەڕین وای کردبوو ئەو جۆرە تەحەسوسی و حساسیەتە و دڕدۆنجێ و دژایەتی یەکتری نەبیتن. یعنی خەڵک بە ئیزگەی دەنجی گەلی کوردستانی دەوت ئیزگەکەمان ڕادیۆکەمان ئێستا ئەو هەواڵی سەرکەوتنێ ڕاگەیان ئەم بروسکەیەی بڵاو کردەوە دەوت ئیزگەکەمان ئێستا بەو هەموو تەکنۆلۆژیایە زۆرە بەو هەموو کەناڵە ئەعلامی زۆرە وەرگری کوردی با بڵێن جەماوەری با بڵێن خوێنرا و با بڵێن بینرا و بیسترا و هیچ کەناڵێکی ئەعلامی نییە خەڵک بەتەنیا بڵێ تەلەڤیزیۆنەکەمان ڕۆژنامەکەمان بەداخۆ ئەویش دابەزبوونە سەر پارتە سیاسەکان. باشە دکتۆر کەواتە بە دیاریکراوی گەر پێمان بڵێ چ شتێکۆ کار ببووی کە هاوڵاتیان ئەو ترسیان نەبێنێت و ڕاپەڕین ئەنجام بن لە شاری هەولێرە و بەتایبەت ئەتوانین کە بڵین ئێزگەی دەنگی گەلی کوردستانەمە هۆکاری سەرەکی بوو بۆەوەی کە هاوڵاتیان ئاگادار بکرێنەوە و ڕاپەڕینەکە بکەن یاخود کەسایەتی سیاسیەکان لەو کاتە تا چەند ڕۆڵیان هەبوو مامۆستایانی ئاینی بە هەمان شێوە یاخود سەرۆک عەشیرەت و هەروەها سەرۆک خێزانەکانیش بە هەمان شێوە ئەمانە تا چەند ڕۆڵیان هەبوو؟ بڵێ خۆی بەرنامە ڕاپەڕین بەرنمەیەکی ورد دانرا بوو بەتای بە ئەندازارەکەی سەرکردایەتێکی تریشتیبای کوردستان بوو پاشە بەری کوردستانی و هەموو لایەنە سیاسەکەن بەشدارێن لەو ڕاپەڕینەکەت بەڵام ئەوەی کە پێشەنگ بوو سەرکردایەتێکی بوو بۆ هەولێر وەکو باسم کرد بە ڕێزکا کۆسرە سەرپەرشتی ئازادکردنی هەولێری دەکرد پێشتر وەفد لە ڕێستەنیێنەکان چون بۆ شەقڵاوە لەگەڵ بەرەزیات دانیشتن نەخشەی ئازادکردنی شارەکە کۆمەڵی ئاراستە هەبوو لە 5 و 6 مانگ لە منطقەی کەڵک و شت هەندێک بوو لە هەولێر هەندێک شت جۆڵ کرا ئیتر حکومەت هەوڵ دەکە بکاتەوە و شەهیدیش درا بەڵام ئەو کاتە وا باشزانرا 11 مانگ ڕاپەڕیادرا ڕاپەڕینەکە ئەنجام بدرێەوە کە ئەو زۆرش و خۆش کرا بوو لەگەڵ سەرۆک عەشیرەتەکان لەگەڵ ئەو هێزە چەکدارانەی کە چەکداری ڕژێم بوون ئەوانەی کە بەناوی ئەفوادی جاشەکان و خەفیفە قسەیان لەگەڵ کرا بوو بەشێکیان ئامادەیان دەربڕی پەیوەندی بکەن و لەگەڵ ئەوڵدا سەردە پێشمەرگە دانەبڕاوەکان یەخود ئەوانەی کە پێشتر بەرز لە زۆرکە هاتبوونەوە ناو شارەکان و خەڵکی تێکۆشەر زائیدن ئەو ڕق و چینەی کە ناو ناخی خەڵکدا هەبوو یعنی ڕەنگە لە ئێوەی بەڕێزەوە سیرکی هیچ خانەوادەیەک نییە بە ئاسانی شەهیدێکی نەبێ کەسێکی لە دەست نەدابێ کەسێکی ئازیز لە دەست نەدابێ لەلایەن جەلادەکانی ئەمن و فاشەکانی بەعز لەبەرەوەی شارە گەورەکانیش هەڕەشەی ڕوخاندن و سوتمانکردن لە ناوبردنیە بوو لە بە ڕۆژانە خەڵک دەگیرا خەڵک ئەزیەت دەدرا خانوەکان دەڕوخێندران ڕاپێچی زیندانەکان دەکران بۆ سەماوە و بۆ شارەکانی جنوب بوو ئەنفال بەردەوام هەبوو قرارێک دەرچوو لە دوای ڕوخاندنی دێهاتەکان بە ناوی تەصفیة عناصر المەشبوهە هەر کەسێک بە حاڵ گومانن لێ بکردا بە یان لەو منتقانەی کە پێیان دەگوت منتقەی قەدەغەکراو بە حاڵ گومانن لێ بکردا بە یان بچ بە ئەو منتقانە دەست بەجێ گول لە باران دەکرا لەبەرەوەی ئەو ڕقوکین و ترسا ئیتر وەکو برکانێک با بڵێن تەقیەوە و شاری هەولێر
یعنی گرنجێکی تایبەتی خۆی هەبووکە باس کرد ئەو هەموو هێزە بێشمارە سەربازی لێ بووکە باس پێشتر باس کرد فەیلقی عسکەری لێبوو ئەمنی شیمالی و منظومەی استخبارات شیمالی و مدیریەتی ئەمنی هەولێر و مدیریەتی منظمەی استخباراتی هەولێر و دەیان دام و دەستگا و دەیان ئەفوازی خەفە و جاش و پیاوەکانی ڕژێمی لێبوو کە هەولێر کە ئێستا پایتەختی کوردستان ئەوان بە پایتەختی هاوینە باسییان دەکرد کە هەولێر ئازاد کرا بوو بە هۆکاری ئەوەی ئیتر جەماوەری کوردستان لە هەموو شوێنەکانی تر ئیتر بیر لەوە نەکەن و نەتوان ئێمە شوێنەکانی تر ئازادکەین ئەگەر دۆخەکە بە نوعێکی تر نەگۆڕابایە و ئەگەر ئێمە هەوڵمان بدابایە و عەرەبەکان هاوکارمان بە ڕێگەدا بەرەو پایتەختیش بڕۆیشتابایە لەبەرەوە ئەمە ڕۆژێکی مێژووی ئازادکردنی شاری هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و هەموو شوێنەکانی تر. کاتە دکتۆر ئایا ڕاپەڕین توانێتی ئامانجی خۆی بپێکێت لە ئێستادا ئێمە ئەو ئامانجە دەبینین کە ڕاپەڕینی لە پێناودا دروست و باس لە کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی خەڵک لە ئێستا دەکا زۆری ئیزاعەکانی لای خۆمان کوردین واتە میدیاکان هەمیان کوردین بەڵام لەگەڵ ئەوەدا خەڵکی تا ڕادێک و خاوەندارەتی لێ ناکەن بەڵام لەو کاتەدا ئەگەر وێزگێکی بچووکیش هەبوو بێت هەبوو بە وێزگی خۆی زانیوە. بەداخەوە خەڵک ئێستا بێتاقەت بووە بێزار بووە بەهۆی ئەو ململانەیە ناتەبیعیە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە بەهۆی غروری سیاسی هەندێک لایەنی سیاسی بەهۆی داڕمانی بنەمای اقتصادیەکان بەهۆی تێنەگەیشتن و دانەڕشتنی بەرنامەیەکی دراسە بۆکراو بۆ ئەدای سیاسی و سیستەمی حکومڕانی لە وڵاتە بۆ تێگەیشتن لە بنەمای یاساییەکان بۆ تێگەیشتن لە زۆری تەعاملکردن لەگە دەوڵەتی عێراقی تازە دوای ڕوخانی سەدام حوسێن و بۆ تێنەگەیشتن لە جێبەجێکردنی دەستور ناڵێم هەمووی ئێمە لێ مەسئولین بەشێکی زۆری عێراقیدا مەسئولە لە جێبەجێکردنی بەڵێم بەشێکیشی خۆمان تێدا مەسئولین وەکو گەلی کوردستان یعنی ئێمە یعنی خەمدامان دەگرێت ڕووداری وا هەیە کەسانێک لە مێدیا و لە فەیسبوک و لە سۆشیال میدیا دەبین دەڵی پەشیمانم ئەو ڕۆژەی بەشدار ڕاپەڕینم کردیە من پێم وان نییە خەڵک پەشیمان بێت لە هەستی نەتەوەی لە هەشتی نیشتیمانی هەموو کوردێکی هەر چوار پارتیە کوردستان حەز بە ئازادکردن و حکومڕانێتی خۆی دەکا وەکو کورد حەز دەکەن خاوەنی دەوڵەتی خۆمانبین سەربەخۆ بین هیچ نەبیکیان و قوارەیەکی ئازادمان هەبێ ئێمە ڕۆژگارێک دەمانوێت هەرێمی کوردستان نمونەی دیموکراتیزەکردنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا سیر دەکەی بنەما ئابوووریەکانی بەرەو دواوە ڕۆیشتووە لە ڕاپەڕین یەک ریزی و تەبایی هەبوو هەموو خەڵک پشتیوانی هێزی پێشبەری کوردستانی دەکرد پشتیوانی لایەنە سیاسەکانی دەکرد وەکو ڕەمزێکی خۆشەویست سەری سەرکردەکانی دەکرد ئێستا ئەوە نماوە خەڵک لە خەریکە لە لایەنە سیاسەکان بێزار دەبێت لە بەشێکی زۆری ناڵێم هەمووی لە بەشێک لە مەسئولەکان بێزار دەبێت ئەمان هەمووی خراپە ئەبێ زارشکە بگەڕێنەوە ناو خەڵک بزانین ئەو وەزعە بۆچی وای لێ هات ئەسبابەکان چییە چۆن دەتوانین وا بکەین چاچ بکەین چۆن دەتوانین وا بکەین کە خەڵک هێزی ڕاستەقینەی خۆی ببینێ چێیە کە زەڕورە و دەتوانێ با بڵێن جارشکە ڕۆڕەوە خەباتی کۆشانی کوردایەتی و ئەرکە نیشتیمانیەتەوەیەکان بەرەو پێش بڕاتن هەڵبژاردن لە پێشە وا بکەین خەڵک جارشکە بیەوە بەشداری هەڵبژاردن بکە دەنگ بدا دەنگ بۆ لایەنە سیاسە بداتن کە بەفعلی لە خەمخۆری خەڵکی کوردستانە بەفعلی دەیەوێت چارەسەری کێشە ئابوووریەکان بکە کێشە سیاسیەکان بکە ئەگەر خەڵک بێ ئومێد بووە حتى لە ڕووی مێدیاوە کە من باسم کرد ڕادیۆیەک بۆ ئێوت خەڵک ئیزگەکەمان لە ڕووی مێدیاوە ڕاستە کۆمەڵێک سەتلایت و کەناڵی ئەلامی و زۆر بۆرمان هەیە بەڵام بە بەراورد لەگە سیستەم و پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیای ئەلامی لە دنیای دەرەوە ئێستا هەندێک جاروەیە کەناڵێت سەتلایتەکانمان وەکو پەخشی بەرنامەکانیان فەزاین هەوایین ئاسمانی سوودەکان دەبەزێنێ بەڵام جاروی عەقڵەتەکە لۆکاڵیە نەمانتوانی وە گلۆباڵی بین نەمانتوانێ بە جوانی نیشتیمانی بین پێویستە بە خۆداچوونەوەکی ورد بکرێت لە ئەدای سیاسی ئەدای یاسایی پەیوەندیەکانمان لەگەڵ دەوڵەتی عێراق پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێم وڵاتانی هەرێم پەیوەندیەکانمان لەگەڵ دۆستەکانمان دنیای دەرەوە ئەرکە سیاسیەکان ئەرکە ئابوووریەکان ئەرکە ئەمنی سەربازیەکان ئەرکە مێدیای و ئەلامیەکان ئەرکە ئەکادیمی و پیشەییەکان ئەرکە کارگێڕیەکان باواز بێنی لە پەیوەندی کەسیەکان و تەکەتل و بنەمای شەخسی و پەیوەندی کەسیەکان باواز لەوە بینین ئەمە چەند لە من نزیکە و چەند زەرورە و چەند بۆ حزبە زەرۆ چەند بۆ ئەو شخصە زەرورە پۆستەکان بدەینێت تا ئێستا ئێمە پۆستەکان خەسار دەکەین بیر لەوە بکەینەوە خەڵکی تەکنۆقرات خەڵکی پسپۆر خەڵکی ئەکادیمی خەڵکی تەخەسوسی خەڵکی شارەزا برێرین بۆ بەغدا بۆ پۆستە ئیدارەکان بۆ پۆستە پەرلەمانەکان بۆ پۆستە کاریگەڕیەکان بۆ پۆستە ئەمنیەکان لە هەرێمی کوردستان بۆ ناو پەرلەمان بۆ لیژانەکانی پەرلەمان بۆ فراکسیۆنەکان بۆ وەزارەتەکان یعنی بە دوای ئەوانەدا بگەڕین
ئێمە خەڵکی بێتوانە و خەڵکی بێ ئەزمون لەس ئەساسی بنەمای پەیوەندی کەسێکان و پەیوەندی خزمیەکان لەو موقعان دابنین ئێمە ڕەوڕەوەی حکومڕانی و سیستەمی کارگەڕیمان بەرەو دواوە دەڕواتن لەگەڵ ئەوەشدا حزب سیاسەکان هەروە بیر لۆ بکەن هەروە ناتە بابن یەک ڕیز دەبن یەکتر قبول نەکەن یەک ڕیز دەبن کاکە ئێمە یەکتر تاوا دەکەین وەڵڵا یەکتر قبولکردن یەکتر تاوا دەکەین یەکتر لەناو نابین چەندی یەک ڕیز بین تا بابین بەرنامەیەکی دراسە بۆ کراومان هەبی جارشکە توای خەڵکی کوردستان لەگەڵ خۆمان ئاشکەینەوە ئەو کارتانی کە زۆری سوتاوە دەتوانین جارشکە کارتی تازە بخەینەوە سەگۆڕەپانەکە و هەرێمەکەی خۆمان بکەین هەرێمێکی زۆر بەهێز لە کوردستاندا. باشە دکتۆر ئەگەر هەر باز لە ڕاپەڕینەکە بکەینەوە لە سەرتا ئاماژەت پێ کرد کە ڕاگەیەنەکان ڕۆڵی گرنگیان هەبووە لە ڕاپەڕینەکەدا بەڵام بەڕێستان وەک بەشداربوویەکی ڕاپەڕین بابزانین ڕۆڵی ژنان چۆن هەڵەستەنگێنن لەو کاتە ڕۆڵی ژنان چۆن بوون چۆن هاوکاری ئێوەیانە کرد لە شاخەوە بۆ شار بە هەمان شێوە چۆن پەیامەکانتانە گەیاند. من ئەتوانم بڵێم ژن ئەگەر بەقەت پیاوەکان خەبات بەشدار نەبوو بن ڕەنگە زیاتر لەبەرەوەی تۆ بێنە بەرچاوت ئێمە باوچین کاتێک منداڵەکانمان ساعتێک تاخیر دەبیان مۆبایلەکەی داخرێت چەند تەنگاو دەبین ئەو دایکە چەند مشەوەش دەبێت ئەی ئەو دایکێک کە کوڕەکەی پێشبەرگە بوو لە سەنگری بەرگری و خەباتێکەوە شان بوو لە پێشەوە کوڕەکەی لە ژوورەکان و ناوپەتەکانی سێدارە بوو دایک عاتفی هەبێ و دایکە چۆن ببێ ئەو خوشکە چۆن بوو بێ بەتەئەکید ژنان و کچان و گەنجانی وڵاتەکەمان شانبەشانی براکانیان باوچیان دایکیان بەشداری ڕاپەڕینیان کردووە دەیان ژنی تێکۆشەر شەهید بووە ئەعدام کرا لە سێدارە دراوە و بەشێک جاریوا هەبووە لە بەرید و نردنی نامەنهێنیەکان لە ڕێگەی ژنانەوە دەگەیشت بەهێز پێشبەرگیان لە پێشبەرگەوە داهاتەوە بۆ ناو شارەکان لە ڕێگەی کە سوکاری پێشبەرگەکان و لە ڕێگەی ڕێخستەنهێنیەکانەوە کە ئەو ژنانەی کە لە ڕێستەنهێنیەکان ئیکاریان دەکرد بەشێکی ژیانن لەدەستدا بەشێکی تر هەندێشتی تریان لە ژیان لەدەستدا کە ڕەنگە بە ئاسانی قەرەبۆ نەکرێتەوە لەبەرەوەی جێگەی شانازین ژنان ڕۆڵی کاریگەریان هەبوو و جگە لەوەش یعنی مەگەر دیقەتکەین ئێستاش و ئەو کاتیش ژنان لە مێدیا و لە کار ڕاگەیاندن جێپەنجەیان دیارە لەبەرەوەی ژن و پیا و هەمووی تەواوکەری یەکترین چەند پیاوەکان جێ شانازین ژنەکانیش ئەوەندە جێ شانازین بە زیاترەوە دایکن و خۆشکن و خێزانمان و کەسوکارمانن منداڵمانن لەبەرەوە ڕاستە لە ڕووی سەربازیەوە پێشبەرگە دەوری قارەمانە نەیبینی و سەرکردەکانمان ڕۆڵی کاریگەریان بینی بەڵام ژنانیش شانبەشانی براکانیان و باوچیان دەوری باشیان بینی. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەمیر نامیق بەشداربووی ڕاپەڕین و پسپۆڕی میدیا سپاس بۆی کەمبانیا بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆش.